خوێندنگەی هاوڕێی منداڵ پرۆژێکی یونیسێفە کە لە ساڵی 2011ەوە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت و لە سنووری پارێزگای سلێمانی بە 13 پەروەردەکەیەوە لە 83 خوێندنگە پەیڕەو دەکرێت. لەم پرۆژەیەدا هەوڵ دەدرێت ژینگەیەکی ئارام بۆ خوێندکار فراهەم بکرێت و مامۆستاش ببێتە هاوڕێی خوێندکار بۆ ئەوەی هەست بە ئارامی بکات و خوێندن و خوێندنگەکەی خۆش بوێت. قوتابخانەی هاوڕێی مناڵ تەمان ئەبێ لەناو ئەم پرۆسەیە مناڵ چاق بێت و ئەبێ ژینگەیەکی لەبار و گوجای بۆ فراهەم بکرێت لە ڕووی باڵەخانەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی بیئەوە بۆ ئەم مناڵانە دابین بکرێت. طبعا ئەم پرۆژەیە یونیسێف سەرپەرشتیەکات، یونیسێف دامیەکات و یەکێکی کە لە خاصیەتەکانی قوتابخانەی هاوڕێی مناڵە بەڕاستی ئەبێ مامۆساوەکو هاوڕێ هەڵسو و کەوت و معاملە لەگەڵ مناڵا بکات، ئەبێت دەستگرۆیی تەواوی مناڵ بکات و ئەبێ با بڵێن هەرچی کێشە و گرفتی ئەو مناڵە هەیە بیزانێت و محاولە بکە بۆی چارەسەر بکات. هەماهەنگاری پرۆژەی خوێندنگەی هاوڕێی منداڵ لە سلێمانی دەڵێت لەم پرۆژەیەدا کە سوکاری خوێندکار و بەڕێوەبەر و دەستەی کارگەڕی خوێندنگەکان بەشدارن و بە هەمویانەوە هەوڵی چارەسەری کێشەکان و پڕکردنەوەی کەم و کورتەکان دەدەن و هەوڵەکانیش بۆ ئەوەیە منداڵ یا خوێندکار پەرۆش بێت بۆ خوێندنگەکەی. قوتابخانەی هاوڕێی منداڵ بۆ خۆی وەکو تعریف بریتە لە قوتابخانانەی کە نەوی خوێندنێکی جۆری بۆ قوتابیان و بۆ منداڵان تەمین بکەن لە ڕێگەی ئەوەی کە قوتابی تایدا بێتە چەقی پرۆسەکە. چکۆ بەداخەوە لە وڵاتی ئێمە لە پرۆسی پەروەردە و خوێندنی وڵاتەکانی وڵاتی ئێمە لە ئێستادا قوتابی محوەر نییە بە شێوەیە لە شێوەکان زیاتر گرنگی ئەدرێ ڕەنگە بڵێن دای مامۆستا و بەکاری مامۆساوانە، بەڵام لە پرۆژەی قوتابخانەی هاوڕێی منداڵدا تاکی دەکاتەوە سەر ئەوەی کە پێویستەکە منداڵ چەقی پرۆسەکە بێت و هەموو شتێ لە بەرژەوەندی منداڵ بێت. لەناو پرۆژەی قوتابخانەی هاوڕێی منداڵدا مجتەمەعی دەرەوەی قوتابخانە کە بریتە لە ئەنجومەنی دایکان و باوکان، کۆمەڵگەی مەدەنی، هەموو ئەو کەسانی کە پەیوەستن بە ژیانەوە بەشدارن لە ناو بەڕێوەچوونی ئەو جۆرە قوتابخانەدا. لەو قوتابخانانەدا ستافێکی مامۆستای کارە هەروەها بەڕێوەبەرێکی باش بە کۆمەڵێک پێوەەر کار دەکا. پێوەرەکانەکرێ بڵێن 10 پێوەرن بە شێوەیەکی گشتی بەم 10 پێوەرە قوتابخانەکانی هاوڕێی منداڵ جیاکرێن لە قوتابخانە سونەتەکانی تر کە تیایدا گرنگترین پێوەر تیایدا بوونی باڵەخانەیەکی تەندروستە، بوونی بەڕێوەبەرێکی کارژێڕیەکی دیموکراسی باشی بەتوانایە کە تیایدا دەوری ڕابەر ببینێ بەڕێوەبەر نەک بەڕێوەبەر، هەروەها تیایدا مامۆستایان بە شێوەیەکی کارە ئەدای خۆیان بکەن، قوتابخانەکە ژینگەیەکی ئارامی هەبێ، سەوزایی تیا بێ، ساحە و یاری و هەموو ئەو جۆرە پێداویستیانەی کە منداڵ تیایدا پێ ئەوێ ئاسوودە بێ تیایدا بێت. هەموو کڕۆکی بابەتەکەش لەوە کۆ بێتەوە کە قوتابخانەی هاوڕێی منداڵ ئەو شوێنەیە کە خولیای منداڵی تا جێبەجێکرێ بە شێوازێک کە منداڵ ئەچێتە ئەو جێگەی کە تیایدا ئاسوودەیە. خوێندنگەی هاوڕێی منداڵێکێکە لەو پرۆژە هاوبەشانەی یونیسێف و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم کە هەنگاوێکی گرنگە بە ئاڕاستەی بەرەو پێشبردننی سیستەمی پەروەردە و خوێندن، بەڵام ئەوەی جێی نیگەرانیە کە لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا خوێندکارانی نزیکەی 200 خوێندنگە سوودمەندن لەم پرۆژەیە کە وەک پسپۆرانی بواری پەروەردە دەڵێن دەبێت ئەم ژمارەیە زۆر زیاتر بێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.